زۆر باشە دەستخۆشییان لێکم خوا باداشیان دەتەوە من وا 3 ساڵە لێرە موچە وەرەگرم جلوبەرگ وەرەگرم خواردن وەرەگرم نەوت وەرەگرم زۆر باشە زۆر ئیسفادەی بۆمانەی خوا باداشتی بەخێریان داتەوە ئینشاءالله نمونەیان زۆر بێ خوایە وەڵڵی حتا بڵی سوپاسیانەکەین ڕەبی نمونەیان زۆر بێ ڕەبی خوا پاداشتیان داتەوە حەز زۆر باشن بەڵێ نەوت خواردن وەڵڵی حەز زۆر وەڵڵی دوێنەوتی نەوتانە دێنیتر نەمانەزانین لە خۆشیەتی بکەین ئەرە بەخۆ باسی ئەو کەسانە ئەکەین کە دەستیان هەیە لە یارمەتیدانی هەموو ئەو کەم دەرامەت و بێباوک و خێزانی سەرپەرشت من لەلایەن خۆمە زۆر سوپاسیانەکەم هیوادارم بەردەوام بێ بەڕاستی زۆر باشە بۆ شایەکی گەورەی پڕکردوێتەوە لە ژیانی ئێمەیە ئەو کەسانی کە تا ئێستا دەستیان هەبوو لەم کارە خێرخوازیە هیوادارم بەردەوام بن خوای گەورە بەغڵ پاڵپشتیان بێ بۆ بەردەوام بوونیان زۆر پڕی کردێتەوە دەستیان خۆش بخوا خێران منوسێ ماڵە ناوە بێ ئەو پیاوەتیوان کردن حکومت بە حکومەتی خۆی ناتوانێت یارمەتی مناڵی بێ باوەک بە ئەمان هەموو جارێ هاوکاری مناڵە بێ باوەکان ناکەن دەستیان خۆش بێ زۆر مەمنونیان خوا خێران بنووسێ خێران بنووسێ ماڵە نەبێ دوو جار نوتیان دابەش کرد و دەستیان خۆش بێ و دوو مانگ جارێکیشە موچێن بۆ مناڵە بێ باوەکانە زۆر ئیشێکی چاکە دەستیان خۆش بێ خوا خێران بنووسێ دەستخۆشیمان هەیە بۆ ئامادەبوونتان ڕێکخراوی هاواری خێرخوازی کە بەردەوام مانگانە موچە دابەش دەکا بەسەر مناڵانی نازدار و خەڵکی کەم دەرامەتدا بۆ یەکێکی تر لە چالاکیەکانی دابەشکردنی موچە و شیرینی و نەوت بوو لە ناحیەی تەکێکە ئەنجامیدا ئەمڕۆ نزیکەی 90 ماڵ هەمان ئەو شتانی کە باسمان کرد کە دابەش کرا بەسەریاندا ئەلحەمدولیلا بەڕاستی ئەوانەی کە لە ڕێکخراوی هاوار سوودمەند دەبن بەڕاستی خەڵکانێکن کەوا زۆر پێویستیانە یعنی ئێمە لە ڕێکخراوی هاوار فلتەر و بەدواداچوون و شتەکانشمان هەیە بۆ خەڵکانی کە موچە و شتەکان وەردەگرن بۆی بتوانین ئەو خەڵکانی کە هاوکاری ڕێکخراوی هاوارن ئەو پارە و یاخود ئەو سەرۆت و سامانەی کە خوای گەورە دایە پێیان بەڕاستی کە دەیبەخشن شوێنی خۆی بگرێ.